لە درێژەی کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین بۆ کۆکردنەوەی هاوکاری دارایی بۆ لێقەماوانی کردی غەزەی فەڵەستین لە قەزای چەمچەماڵیش کەمپینەکە بەردەوامی هەیە. جگە لە بەشداری لە کەمپین بۆ کەرتی غەزە، نووسینگەی چەمچەماڵی دەستگای بەخشین هاوکاری 120 خێزانی کەم دەرامەتی سنوورەکەشی کرد. دیارێمەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ لە درێژەی کار و چالاکیەکانمانە هەژاران لە هەر کوێ بن بەخشین لەو شوێنەیە بەو دروشمەوە و لەم کاتەیە کە ئێمە کەمپینێکمان بۆ هەژاران و لێقەوماون و برسیان و غەدر لێکراوانی غەزە ڕاگەیانوە و لە هەمان کاتیشا کەمپینێکمان بۆ هەژارانی کوردستان ڕاگەیانوە کەوا بۆ 80 ڕۆژ زیاترە کە موچیان وەرنەگردووە و سوپاسی خۆی گەوراکەین کە ئێمە لە هەموو مەجالەکانە لە هەر شوێنی هەژارێگە بێ ئێمە لەو شوێنین و توانیمانە هاوکاریان بین دەستباریان بین و ئێمە وەکو نووسینگەی چەمچەماڵ ئەمڕۆ هاوکاری 120 ماڵ بووینە کەوا 20 کەسیان نەخۆشی شێرپەنجەن هەم هاوکاری سەبەتە خۆراکیان بووینە و هەم هاوکاری مادیانە بین و 80 نەفەریشیان کەوا خەڵکی فەقیر و هەژار و کەمەندامن لەگە مناڵی بێباوکە ئێمە سەبەتە خۆراکمان بۆیان دابین کرد. ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری سەر ڕایناردنی هاوکاری دارایی بۆ کەرتی غەزە هەژار و نەخۆش و خاوەن پێداویستی تایبەتی نیشتیمانی خۆشیان لە یاد نەکردو و بێجیاوازی بوونەتە فریادڕەس و لە هاوکاری و دەستگیرۆییان بەردەوامن. ئێمە کۆمەڵبەند سەرجەم ئەنجومەنەکان بەشەکان ناوەندەکان لە خوشکان و لە برایان ئاگدارمان کردوونەتەوە پێمان وتون دەستمان وەڵا کردوون کە لە خزمەتا بن لە خزمەتی ئەم خەڵکیا بن بە تایبەتی کە 3 مانگە موچەنە هاتووە چیتان پێ ئەکرێ بەڕاستی هەوڵی خۆتان بدەن کەم تەرخەممە بن ئەو خێرخوازانی کە پێشتر هاوکاریان کردوون دووبارە پیان بڵێنەوە ئاگداریان بکەن کەمپینەکان ڕابگەێنن چ بۆ غەزە بێت چ بۆ هاوڵاتیانی خۆمان بێ بەڕاستی درێغی مەکەن کەم تەرخەمی مەکەن و ئەوکو ئەشبینن ئەلحەمدولیلا وایە بۆیە ئێمە بەڕاستی هیچ جیاوازیەکمان نەکردووە بەڵکو میلەتی خۆمان هەمیشە لە پێشەوە داناوە بەڵام ئەو لێقەومانی کە ئیسا بەسەر وڵاتی غەزەیە هاتوو زۆر تایبەتە ئینشاڵڵا تێپەڕی خۆشمان تێپەڕی خوا پشتیوان بین ئینشاڵڵا ئێمە خاوەنی ئەم میلەتە بین خاوەنی ئەم کەسە دڵواڵا و دەستکراوانە بین خوا پشتیوان بێ ئینشاءڵڵا قەت ئەم میلەتە تووشی شکست نابێ ئینشاءڵڵا خوا پشتیوان بێ زاڵە بینە سەر هەموو ئەم کۆسپانە لەبەرەوەی ئەوەی کە ئێمەی بینین لە خێرخوازانەوەی کە ئێمەی بینین لەوانەی کە خوا پێداون کورە جاری وایە وڵی خەڵکێک هەیە ئەبینم لەو بازاڕە گۆرەویە فرۆشێ ڕۆژانە دێ هەزار نانەکاتە دەخلەکەی بەخشینەوە بەڕاستی ئەمانە وای لێ کردوین کە ئێمە سوورتر بین ئێمە حریصتر بین لەسەر خزمەتکردنی ئەم میلەتەی خۆمان. خەڵکانی کەم دەرامەتیش سەر ڕای و سوپاسگوزاری دەستگای بەخشین و خێرخوازان لەو بڕ هاوکاری وەری دەگرن بەشێکی لە خۆیان دەگرنەوە بۆ هاوکاری برا خوشکەکانیان لە کەرتی غەزەی دەبەخشن کە لە ئێستادا ڕوبەڕووی کۆمەڵکوژی برسیکردن دەبنەوە. سوپاسیانەکەین ئێمە زۆر سوپاسیانەکەین کە یارمەتی ئێمەیە سوپاسی ئەو خێرخوازانەش ئەەکەین کەوا یارمەتی مناڵی بێباوک و ئافرەتی کەم دەرامەتی وەکو ئێمە ئەدەن باوەڕ بکە کە مناڵێکشان ئەبینم یعنی شەوە تا بەیانی نییە لە عیبەتە خەما لێ ناکەوێت ئەو یارمەتیە هیچ لە بابەتەکە ئێمە ناکوژێ ئەو یارمەتێکەکەمە وایان نا بەڕوان حەز ئەەکەم بە هەموو توانای خۆمانەوە یارمەتیان بدەین تەئسیری لێ کردوم بە من بێ یعنی لە خواردنەکەی خۆشم بنێرم بۆ ئەوان. لە ئێستادا بارەگا و نووسینگە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری قەرەباڵغەیەکی زۆر بەخۆوە دەبینن لەلایەک لێشاوی خەڵکی خێرخواز و دڵئاوا دەبەخشن و لەلایەک خەڵکی کەم دەرامەت و هەژار هاوکاری وەردەگرن پێشبینیش دەکرێت بانگەوازەکەی سەرۆکی کۆمەڵی دادگەری تین و تاوێکی زیاتر بە کەمپینی پاڵپشتی لە کەرتی غەزە بدات. ڕێبیر محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.